دژی بەرجام و پشتیوانی ڕێککەوتن. بۆچی سعودیا پێشوازی لە ڕێککەوتنی ئێران و ئەمریکا دەکات؟ پرسی ئەتۆمی ئێران چارەنووسی وڵاتانی عەرەبیش یەکلایی دەکاتەوە. لە دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕان و وەرچەرخانێک لە ئاراجایە کە لەوانەیە لە ئایندەیەکی نەزۆر نزیک و نەزۆر دووردا شایەتی کۆمەڵێک گۆڕانکاری بەرچاو بین. ئیسرائیل و ئەمریکا لەلایەکەوە و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین لەلایەکی دیکەوە خەریکن ئاراستەی ناوچەکە بەرەو داهاتوویەکی سەرسامکەر دەبن. گەرمترین باسیش لە ئێستادا پرسی ئەتۆمی تارانە کە کۆماری ئیسلامی ملی بۆ دانوستان لەگەڵ ئەمریکا داوە. گفتگۆ و دانوستانەکانی ئێران و ئەمریکا لەسەر پرسی ئەتۆمی تاران گەرم بووە و هەمومانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە بە جۆرێک کە زۆر بمانیان چاوەڕێی ڕێککەوتنی ئەو دوو وڵاتین یەخود چاوەڕوانی ڕێککەوتنەکە سەر نەگرێت و هێرشێکی سەربازی بۆ سەر ئێران ڕوو بدات. گەڕی دووەمی گفتوگۆکانیش ئەم هەفتەیە بەڕێوە چوو بەو شێوەیە کە هەردوو لایەنی ئێرانی و ئەمریکی باسی دەکەن و دیارە بەرەو پێشچوونی باش لە گفتوگۆکاندا هەبووە. بەڵام جیاواز لە ئێران کە سەرقاڵی گفتوگۆیە لەسەر پرسە ئەتۆمیەکەی لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا وڵاتێکی دیکەش هەیە کە ئەویش لە چاوەڕوانی ئاکامی گفتوگۆکاندا ڕۆژەکانی بەسەر دەبات. وڵاتێک کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا پەیوەندیەکی باشی لەگەڵ ئێران نەبووە و تا ڕادەیەکیش هەڕەشە و گرژی کەوتبووە نێوانیانەوە. بەڵام ئێستا ئەویش لە چاوەڕوانی یەکلایی بوونەوەی پرسی ئەتۆمی ئێراندا ماوەتەوە و لەم دواییانەشدا تا ڕادەیەک لە تارانیش نزیک بۆتەوە. چونکە دەمێک ساڵە نیازیەوەی هەیە کە توانای ئەتۆمی خۆی پەرە پێ بدات. ئەم وڵاتەش سعودیەیە و نیازیەوەی هەیە کە گڵۆپی سەوز لە ڕۆژ ئاوا وەرگرێت تاکو بە شێوەیەکی فەرمی دەست بە کاراکردنی ناوەندە ئەتۆمیەکانی بکات. لە ئێستادا سعودیا بە فەرمی ڕەتی دەکاتەوە کە بەرنامەی بەدەستهێنان و دروستکردنی چەکی ئەتۆمی هەبێت. بەڵام وڵاتەکە بەرنامەیەکی درێژخایەنی وزەی ئەتۆمی بۆ دابینکردنی پەرەسەندنی خواستەکانی وزە پەرە پێدەدات و پلانی ئەوەی هەیە کاپیتاندنی ئۆرانیۆم بۆ بەرهەمهێنانی وزە بەرەو پێش ببات. ئەم فراوانبوونەش نیگەرانی کۆمەڵگەی نێودەوڵەتی لێکەوتۆتەوە. ئەوەش بەهۆی سروشتی بەکارهێنانی تەکنۆلۆژیای یۆرانیۆم و بواری ئەتۆمی کە پرسێکی جددی و هەستیارە. سەرڕای لێدوانە فەرمیەکانی بەرپرسانی سعودیە و بێجەنگیکردنیان لە دەستپێکردنی پرۆسەکە، بەڵام ئاراستەی داهاتووی خواستە ئەتۆمیەکانی سعودیا هێشتا بابەتی مشتومڕ و لێکۆڵینەوەیە. لە نێوان وڵاتانی جیهانیشدا ئیسرائیل بە پلەی یەکەم و دواتریش ئەمریکا بە هەستیاریەوە چاویان لەسەر کار و چالاکیەکانی سعودیەیە لە پەیوەندی لەگەڵ پرسی ئەتۆمیدا. بەڵام لێرەدا و سەرڕای وشارەکان سعودیا بەردەوامە لەوەی بتوانێت لە ڕێگەی پیتاندنی یۆرانیۆمەوە وزە بەرهەم بهێنێت. وای کردووە کە وڵاتە دوای دەیان ساڵ دووربوونەوە و سیاسەتی گرش بەرامبەر ڕژێمی ئێران لەم دواییانەدا و لە سەروبەندی دانوستانەکانی ئەمریکا و ئێران لە تاران نزیکتر ببێتەوە. لەم ڕووەوە پێویستە سەرنجێک بخەینە سەر پەیوەندی دیپلۆماسی ڕیاز و تاران تاوەکو بزانین زۆرترین هۆکار بۆ نزیکبوونەوەی سعودیە لە تاران چییە و لە بەرامبەریشدا ئیسرائیل و ئەمریکا بۆچی ڕێگری لەم هەنگاوەی سعودیە دەکەن. بێگومان لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەم سعودیە دژی ئێران کۆمەڵێک سیاسەتی تند و پەراوێز خستنی لەبەرچاوگرت، هەمیش لە ئاکامی چەند گرژیەکدا میلیشیەکانی ئێران هێرشیان کردە سەر گەورەترین بنکەی نەوتی سعودیە کە بە ئارام کۆناسراوە. جیاواز لەمەش ئەوڵیاندا دووربوونەوەکەیان لە یەکتر زیاتر پەرە پێ بدەن. هەروەها لە سەروبەندی ڕێککەوتنە ئەتۆمیەکەی ساڵی 2010 ئێران لەگەڵ ئەمریکا کە بە بەرجام ناسراو بوو، سعودیا هەڵوێستێکی ژیرانەتری گرتە بەر و پاڵپشتی ترامپی کرد بۆ کشانەوە لە ڕێککەوتنەکە. بەڵام ئێستا شارەزایان دەڵێن سەرۆکی ئەمریکا نزیک بۆتەوە لە گەیشتن بە ڕێککەوتنێکی هاوشێوەی بەرجام لەگەڵ ئێران، بۆیەش سعودیە پشتیوانی دەکات. گرنگەوەیە بزانین چی بووەتە هۆی ئەم گۆڕانکاریە گەورەیە لە سیاسەتی ڕیازدا. ڕۆژی 12 نیسان دوای کۆتایی هاتنی خولی یەکەمی دانوستانەکانی ئێران و ئەمریکا لە عومان، وەزارەتی دەرەوەی سعودیا بەیان نامەیەکی پشتیوانی لە وتوێژەکان بڵاو کردەوە و هیوای ئەوەی خواست کە ئەم هەنگاوە ببێتە هۆی هاوکاریەکی هاوبەش بۆ بەرەو پێشبردننی یاسایش و سەقامگیری و ئاشتی لە ناوچەکە و جیهان. پاشان ڕۆژی پێنجشەممە و 2 ڕۆژ پێش دووهەمین خولی دانوستانەکان محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیا بە پەیامێکی ڕاستەوخۆ بۆ عەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی خالید بن سەلمانی برای خۆی ڕەوانەی ئێران کرد. ئەمە یەکەم سەردانی ئەندامێکی باڵای بنەماڵی شاهانەی سعودیەیە لە ساڵی 1997ەوە بۆ ئەو وڵاتە. ناردنی نامە لەلایەن محەممەد بن سەلمان لە کاتێکدا بوو کە ساڵی 2010
بن سەلمان ڕایگەیاندبوو کردار و هەڵوێستەکانی خامنەیی هاوشێوەی هیتلەرە ئەوەی ڕێبەری ئێران دەیەوێت بیکات وەکو کارە تەواو نەکراوەکەی هیتلەرە کە دەیەویست دنیا داگیر بکات. بەڵام لەو کاتەوە چی ڕوویدا و پێگەی سعودیە و گەورەترین ڕکابەری ناوچەی کۆماری ئیسلامی ئێران چۆن گۆڕانکاریەکی لەم شێوەیەی بەسەرداهات. یەکێک لە هۆکارەکان پێگەی دیپلۆماسی سعودیە بوو کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران و سعودیە بە تایبەت دوای ئاشتەوایی نێوانیان لە ڕێگەی نێوەندگیری چین لە ساڵی 2023 گەرمتر بوو ئیتر گرژیەکانی پێشتریان لە نێواندا نەما لایەنێکی دیکەش پرسی ئابووریە چونکە سعودیە هەوڵ دەدات بۆ هەمە چەشنکردنی ئابووری وڵاتەکەی و دەیەوێت دوور بکەوێتەوە لە پشتبەستن بە بەرهەمهێنانی زیاتری نەوت و بەنیازە ببێتە ناوەندێکی بازرگانی و تەکنەلۆجیا و گەشتیاری لە ناوچەکەدا. بەڵامەوەی گرنگە پرسی وزەیە و سعودیەش نیازی دەستڕاگەیشتنی بە توانای ئەتۆمی و پیتاندنی یۆرانیۆم هەیە تاوەکو بتوانێت خەون و پلانە درێژخایەنەکانی جێبەجێ بکات. ئەمە بە سەرەکی ترین هۆکاری نزیکبوونەوەی سعودیە لە ئێران دێتە ئەژمار بە جۆرەیەک کە سعودیە چاوەڕوانی ئەنجامی گفتوگۆکانە دەیەوێت بزانێت ئەمریکا و ئێران بەکوێ دەگەن و ئایا بەستێن بۆ هاتنە پێشەوەی ڕیاز لە بواری ئەتۆمیدا دەڕەخسێت یاخود نا. ئەمان سیاسەتی باڵانسی دوولایەنەیە کە سعودیە لە ئێستادا پەیڕەوی دەکات چونکە ئەگەر بێت و ئێران و ئەمریکا بە چارەسەر و ئاکامێکی باش بگەن ئەو کات سعودیەش دەتوانێت داوای ئەوە بکات کە وەک ئێران بەبێ هیچ مەترسیەک کەڵک لە وزەی ئەتۆم وەرگێت و کۆمەڵگەی نێودەوڵەتی دڵنیا بکاتەوە کە هیچ مەترسیەکی ئەتۆمی لەسەریان نابێت. بۆیەش هەوڵ دەدات پێشوەختە و لەگەڵی یەکلایی بوونەوەی چارەنووسی پرسی ئەتۆمی ئێران لەگەڵ تاران نزیکتر ببێتەوە تاکو لە دوا ڕۆژدا ئەم هەلا لە دەست خۆی نەدات و بتوانێت کەڵکی لێوەربگرێت. بابەتێکی دیکەش کە پێویستە لەبەرچاو بگیرێت ئەوەیە کە هێشتا ترسێک لە دڵی بەرپرسانی ڕیازدا ماوەتەوە. کریستیان سمیس توێژەر لە پەیمانگەی لێکۆڵینەوە لە کەنجاوی عەرەبی لە واشنگتۆن دەڵێت ئەمڕۆ بەرپرسانی سعودیا بیرکردنەوەیان گۆڕاوە. لە سەردەمی ئۆبامادا وڵاتانی کەندا و ترسیان لەوە هەبوو کە نزیک بوونەوەی ئێران و ئەمریکا ببێتە هۆی دابڕانی ئەم وڵاتانە لە یەکتر. لە سەردەمی ترەمپیشدا ترسیان لە پەرەسەندنی گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا هەیە چونکە پێیان وایە ڕەنگە خۆیان بکرێنە ئامانج. ترسی سعودیە لە کاتێکدایە کە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر پێگەکانی حوسیەکان لە یەمەن چڕتر بۆتەوە و هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکارتی غەزە بەردەوامن. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هەڕەشەیەوەشی کردووە ئەگەر دانوستانەکان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران شکست بهێنن بیر لە کردەوەی سەربازی دەکاتەوە. هەرەمەشوا دەکات سعودیە بە نیگەرانیەوە لە ئاکامی پرۆسەکە بڕوانێت. هەروەها ئەوەش لەبیر نەکرێت لە ئێستادا ئیسرائیل کە پلانی نەزمێکی نوێ و نەخشەیەکی جیاوازی بۆ ناوچەکە هەیە هەروەها ڕژدە لەسەر ئەوەی سعودیە پەرە بە بواری ئەتۆمی نەدات تەنانەت ئەگەر بۆ بەرهەمهێنانی وزەش بوو بێت. ئەم نیگەرانی ئیسرائیل لەوە سەرچاوە دەگرێت کە ترسی لە بەهێزبوونی وڵاتانی عەرەبی ناوچەکە هەیە. ئەم ترسەش وا دەکات کە گوشاری زیاتر بخاتە سەر ئەمریکا بۆ ڕێگریکردن لە دەستڕاگەیشتنی سعودیە بە تەکنەلۆژیای ئەتۆمی. بۆیە سعودیە لە ئێستادا دەست لەسەر دڵ چاوەڕوانی کۆتایی هاتنی گفتوگۆکانی ئێران و ئەمریکایە و داهاتووی ئەتۆمی خۆی لە چارەنووسی دانوستانەکانی ئێران و ئەمریکادا دەبینێتەوە.